بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچین لە تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارە بە گۆڕانکاریەکان بۆ دووبارە هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان ئەو گۆڕانکاریانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵ ئەدرێت سەبارە بە وزەی هەرێمی کوردستان سەبارە بە نەوت و غازی عێراق و هەرێمی کوردستان بکرێت. ئەمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بەبزانین لە نێوی شوێندا هەمواری بودجەی ئەم ساڵ لە ڕێگەی بەغدادە دەتوانین دووبارە ئەو هەمواری بودجە بکرێت یاخود دووبارە کێشە و ئەرقەلەی بۆ دروست دەکرێت. بۆ ئەمە بەستە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ڕێبوار محەممەد ئەمین ڕێژکاری مەکتەبی وشیاری و ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان بەشی وزە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان و ئامادەیە کاگرە بە سڵاو لێ بێدەم کاتت باش. سڵاو لە بەڕێزت بەیانی بەڕێست و بینەران باش. زۆر سپاس کاگرە بە زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاگرە بە دەستپێک بەرەو دەست پێ بکەین چارەسەری یاخود هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان بەکوێ دەکات. بەداخەوەنی لە هەرێمی کوردستان ئەو مافە دەستوریەی کە کورد لە مادەی 111 دەستوری هەمیشەیی عێراقی ساڵی 2005 پێی بەخشرا بەداخەوە بەهۆی هەڵەی بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان دۆخی وزەی کوردستان بە تایبەتی نەوت چۆتە قۆناغێکەوە کە بابەتەکە لە دەستی کورد دەرچووە، ینی بەوەی کە لەلایەک دادگای فیدراڵی لە 15/2/2022 بڕیارێکی دەرکەوە بە هەڵۆشتانەوە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ساڵی 2007 وەروها گرێبەستەکان لەلایەکی ترەوە وەزارەتی نەوتی عێراق چەندین بڕیاری دەرکردووە و بڕیارەکەی ژووری نێوژیوانی دادگای پاریس و بڕیاری دادگای فیدراڵی دواتر بە بابەتی موچەوە ئەوانە یاسای بودجەی فیدراڵی هەموو ئەمانە وای کردووە و مەرجەکانی کۆمپانیۆتەکان کە لە گرێبەستەکانە جێگیریان کردەوە وای کردووە کە دۆخێکی با بڵێن ئاڵۆزی هێناوەتەکایەوە کە ئاسان نییە بەلایەک و بە کوردەکەی لە دەستی هەرێمی کوردستان دەرچووە کە ئەم بابەتە چارەسەرکرێت. بۆیە پێویستی بەوەیە کە بڕیارێکی نێودەوڵەتی هێزیەک ینی ئەم بابەتەیەک لای کاتەوە، چونکە لەلایەک حکوومەتی عێراقی حکوومەتی فیدراڵی بە حکوومەت و بە پەرلەمانیشەوە لە ساڵی 2007 ئامادە نەبوون ئەو یا مافە دەستوری کە لە مادەی 111 کە کورد شەریکی ڕاستەقینیان و پێکەوە هەم نەوت و غاز بەڕێوە بن سامای نەوت و غاز هەم با بڵێن بەرهەمەکەشی دابشکەن بە پێی ڕێژەی دانیشتوانی عێراق بە پێی یاسایەکی تر وای کرد کە کورد لە باتی ئەوەی ئەو کاتێ دەست بۆ دادگای فیدراڵی ببات و کەیسەکە لەوێ یەکلایی کاتەوە کورد وەکو پەرچەکردارێک دەستی بۆ مافەکەی خۆی برد کە یاسای نەوت و گازی دەرکرد و کوردستانی دابشکرد بوو 57 کێڵگەی نەوتی و زیاتر لە 54 گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان کرد لە 2014ەوە نەوتی هەنار دەکرد. ئەمە هەموو ئەمانە وای کرد ئەو پەرچەکردارە وای کرد کە با بڵێن کە کورد خاوەنی حەقە، بەڵام لێرە لە ئێستا بۆتە تۆمەتبار وەکو تۆمەتبارێک لەلایەن عێراق و سێدەکرێت بۆیە کێشەکە قورس بووە. وەکو وەڵامی پرسیارەکەی بەڕێز لە ئێستا کۆمپانیا نەوتەکان بەپێی ئەوەی دوو مەرجیان لە ناو گرێبەستەکانە سەپاندووە کە هەرێمی کوردستان ناتوانێت ئەم دوو مەرجە تێپەڕێنێت و گرێبەستەکان داوا ڕادستی عێراق کاتەوە یا هەمواری کاتەوە. عێراق لەلایەک دەڵێت ئێمە دەمانوێت ئەو گرێبەستانە وەرگینەوە لە هەرێمی کوردستان و ڕادستمانکەنەوە هەمواریکەنەوە. لەلایەک تریش کۆمپانیەکان دوو مەرجان جێگیرکردوە، یەکیان مەرجی پێڵەن بە عەرەبی ثبات التەشریعی ینی جێگیری یاسایی. ئەو مەرجاڵە چی؟ ئەڵێ لە هەر قۆناغ و سەردەمێکە هەر گۆڕانکاری ڕوودا لە هەرێمی کوردستان و عێراق ئێوە بۆتان نییە دەستکاری ئەم گرێبەستانەکە باشە، یعنی ئەوەیە گرێبەستەکە خۆی بمێنێتەوە. مەرجێکی تریان ئەوەیە کە ئەڵێت ئێمە لە کاتێکا کە مافەکانمان وەرنەگرین ئەو نەوتەی کە با بڵێن لە کێڵگەکان هەیە لە ژێر زەویە وەکو بارمتە پێڵێن ڕەهن وەکو بارمتە دەستی بەسەر ئاگری ناڵینەوە بەرهەم بهێنرێت تا مافەکانی خۆمانوەرەگرین. ئێستا من لەلایەنێکە لە نێوان کۆمپانیا نەوتەکان و حکوومەتی عێراقی حکوومەتی عێراق شڵە من هیچ تەعاملێکم لەگەڵ تۆوانێ لەو کۆمپانیەکان، چونکە گرێبەستەکە لە نێوان هەرێم و کۆمپانیەکانە لە نێوان عێراق و کۆمپانیەکان کۆمپانیەکان شەڵێ ئێمە مافەکەی خۆمان وەکو پێشتر دەبێت بەردەوام بێ، ئەڵێ داوای 26 دلارەکەین، 6 دلار بۆ کرێی بەرهەمێنان و 20 دلارشی بۆ کولفە و ئەو تێچوونەی کە کراوە. بۆیە عێراقش بمە ڕازی نابێت، دەڵێ ئێمە 6 دلار دەین کەواتە فەرقەکەشان زۆرە. بڵێ 26 دلار لە ڕاستیە زۆر نییە، زۆر نییە. بۆچی زۆر نییە؟ لەبەرەوەی کە بۆ ڕێکەوتن سێکە لە جیهانە چەند جۆرێکی گرێبەستەیە. گرێبەستی مشارەکە بنتاج هەیە ئەمەی کوردستانە، گرێبەستی خدمە هەیە، گرێبەستی ئیمتیازەوە کۆنە، چەندی شێوازی گرێبەستەیە. عێراق سە بە خۆی دانێت یە ناو مۆڵەتی گەڕی مۆڵەدان جەولە تەراخیس. لێرە ئەم کۆمپانیانە خاوەنی تەکنۆلۆژیا و سەرمایە و ئەزمونێکی گەورە نایەن سەرمایەکەی خۆیان بخەنە مەترسیەوە. چۆن ینی ئەمسە کاتی دێت مثلەن کە بە دوای نەوت ئاگەڕێت ئەم نەوتە لە ژێر زەویە هەزاران مەتر
دوورە لەسەر زەویەوە ئەم کۆمپانیا ئەم سەرمایە خۆی خاتە مەترسیەوە هەرێمی کوردستان بۆ نەکە گرێبەسی گڵێ من تۆ نەوت نەدۆزیتەوە ڕۆژانە لە 5,000 بەرمیل کەمتر نەوت ئەنتاج نەکەی من 1 دینارت کە سەرف کردو بۆ دۆزینەوە و هەڵکردن و دەرهێنان بۆ سەر ناکەم کەواتە کۆمپانیاکەش بی لەوە کاتەوە کە ئەم پارە و ئەم تەکنۆلۆژیا و ئەم مەصرفە ئەکات کە نەوتێکی باش نەدۆزێتەوە و ئەم نەوتەیە دەکەی زۆر نەبێت نایێت ئەم سەرمایە خۆی بخات مەترسیەوە لە هەرێمی کوردستان ئێمە یەدەکی بیرەکانمان کەمە ئەو دێت نایێت بە مقاولات وەکو ئەوی عێراق بە چەند دۆلارێک ئەم کارە بکات دەیەوێت شەریک بێت حەقی خۆشێتی دەبێت عێراقیش ڕەچاوی ئەو کات جیاوازی بیرەکانی کوردستان یەدەکی کەمە بیرەکانی عێراق یەدەکی زۆر بیرەکانی عێراق مەسەلەن کولفەکەی تەواو بووە ئێستا بۆ تۆ عێراق خۆی بەڵام ئەی کوردستان هێشتا کولفەکەی تەواو نەبووە کە کۆمپانیەکان سەرفیان کردکە ئاپی کورد تەنها ئەڵێ تەنها ئێمە 10 ملیار دلار مەصرف کردو لە عێراق لە هەرێمی کوردستانە کاتە کاغڕە پرسیارەکە ئەوەی لە ئێستادا عێراق کە خۆی لە دۆخەکە ئەزانێت دەزانێت کە هەرێم بە پێگوێری و یاسایی نۆتوخوازە کار دەکات کە خۆی ڕۆژێک لە ڕۆژان عێراق ئەکسپتی کوردانی پێداناوە کاتە لە ئێستادا عێراق حەقی ئەوەی هەیە بەم جۆرە ئەرقەلە بۆ هەناردەکردنی نۆتی هەرێمی کوردستان دروستکات هەرێم مخالفەی چیەوە کە عێراق ڕەزامەندی دەرنابڕێت خۆی پندێکی پێشانڵە چەپڵە بەدەستی لێ نادرێت لێرە بەم بۆچوونی منە مە هیوادارم بۆچوونەکەی من وانە بێ بەڵام ڕێی منە عێراق نایەوێت لەگەڵ کووردا با بڵێن هاوبەشی ڕاستەقینە بێ لە ئیدارەدانی نەوتاوە دەیەوێت ئیدارەدان و بەڕێوەبری نەوت بگەڕێتە بۆ سەردەمی ڕژەمی پێشوو بە شێوەی مرکزی نەک بە شێوەی فیدراڵی مشارەکە ئەمە لەلایەک عێراق بەردەوام لەما بەڵگەشمان بۆ ئەوەیە یاساکانی سەردەمی ڕژەمی پێشوو جێبەجێکات ئەنوا وەشکال جەولەی تەراخیص و شتی تازەی هێنا بۆ جێگرەوەی پرۆسەی نەوتی کوردستان دەست نابا بۆ پەسەندکردنی یاسای نەوت و گازی فیدراڵی و یاسای دابەشی داهاتە نەوتەکان ئەمە لەلایەک هەرێمی کوردستانیش پێش بڕیارەکەی 15/2022 کە دادگای فیدراڵی بڕیایدا ئەو بڕیاری دادگای فیدراڵی لێرەدا لە هەنگری کرد بۆ حکوومەتی عێراقی دژی هەرێمی کوردستان نەهات وەکو بە شێوەیەکی دادپەروەرانە بەپێی دەستور بڕیارەکەی دەرکە هات چی باش بووە عێراق وتی چی سەرەری هەرێمی کوردستان بوو لەویا دەری کرد بۆیە ئێستا لەم کاتەدا بە قەنەعاتی من دەستبردن بۆ دادگای فیدراڵیش بۆ کەیسەکە هەرێمی کوردستان سەرکەوتوو نابێت چونکە ئەو شەراکەی کردو بە هاوکاری وشەیەکەیە لە مادەی 112 بڕگەی دووەمەکەی کە ئەڵێ حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکانی بەرهەمهێنینەوە تا پێکەوە ئیداری نەوت و گازدن مەعای وشەی مەعای تایە مەعای یعنی لەگەڵ ینی پێکەوە ئەم دوانە بەڵام دادگای فیدراڵی تۆ تەفسیری ئەم وشەی کردو بە هاوکاری باشە بە تەعاون عێراق ئەڵێ من پێویستم بە تۆنی هاوکاری من خۆم هەموو شتێک توانێ ئیمکانی مادی و تەکنۆلۆژی و هەموو شتێکم بۆ یەکەواتە دەستبردن بە دادگای فیدراڵی سەرکەوتوو نابن هەرێمی کوردستان بەداخەوە وەکو سەرەتای بەنامەکەش باسم کرد خۆی خسۆدە ناو دۆخێکەوە توانای ئەوەی نییە ئەوەی هەڵە کردووە بە پەرچەکردار دەکردنی یاساکە و گرێ بەستەکان و هەناردەکردنی نەوت و سەرپێچیکردن لەو عەقدەی کە لە نێوان عێراق و تورکیا لە ساڵی 1970 کراوە کە دەبێت بە بۆری کەرکوک جێهانە نەوت هەناردەکرێت ئەمە هاتۆ گرێبەستی 50 ساڵی کردووە وای کردو هەرێمی کوردستان بابەتەکەی دەربازبوونی قورسە لایەکی تریش ئێستا دەبینین ڕۆژانە 200 بۆ 250,000 بەرمیل لە هەرێمی کوردستانە بەرهەمە هێندێت کە سەر ڕایەوەی بڕیای دادگای پاریس دەچوو نەوت هەناردە ناکرێت لە هەرێمی کوردستانە بەڵام ئێستا بەپێی راپۆرتەکان و پێی ئەترافی ئاپی کوردیش 200 بۆ 250,000 بەرمیل بەداخەوە بە تاڵان دەفرۆشێت لە 28 دلار تا 40 دلار کە ئێستا نەوتی جیهانی برند نزیکەی 84 دلار کەواتە لێرە ینی بە قەنەعاتی من بڕیار بەدەستان لە کوردستان لە بەرژەوەندیانە دۆخی هەرێمی کوردستان بابەتی پرۆسی مەسم نەوتە بەم شێوە بڕوا بۆچی لەبەر ئەوەی کە لە 2014 نەوت هەناردەکرێت زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکراوە کەس نازانێت داهاتی ئەم نەوتە چی لاتەوە بەڵگەشەوەیە کە من 10 ساڵی ڕێکە یاسای بوجەمانێک کە یاسای بوجەش نەبوو کەس نازانێت داهات بێت دۆخەکە گەر ئا بەردەوام بێت هەرێمی کوردستان بەکووەکە ئەتوانێت هەروە بەردەوام بێت بە قەنەعاتی من ینی جۆرێک یعنی نازانم لە بێدەنگی هەیە لەلایەن عێراقەوە لەلایەن لە هەرێمی کوردستانە بۆ بابەتکەوتنی جۆرێک ینی هەستەکەی لە پشتەوە ڕێکەوتنیەکەی لەسەرم شەوە عێراق دەیەوێت ئەم دۆخە بە تا ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت کۆنتترۆلی دۆخەکە بکاتەوە مرکزیەتەکە بگەڕێتەوە هەرێمی کوردستانیش بڕیابەتسان لە بەرژەوەندیانە ئەم تاڵانی بڕۆیە بەم شێوە بڕوات ئیتر تاکەی بۆیان دەست بدات بڕات چونکە لە ڕاستیا گەربێت و یاسای نۆت و گازی فیدراڵی دەرکرێت بەپێی دەستور یاساکە دەرکرێت بەپێی دەستور ئیدارەی نۆت بدرێت ئەو کاتی هەموو داهاتەکانی نەوت ئەگەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی و لێەوە بە پێی ڕێژەی دانیشتوان وەکو جارانی پێش 2014 سا هەفتە بجە دێواریم کوردستان و ئەو هەموو بوژانە و ئابووری سەرخان و ژێرخانە لە کوردستان بینیمان کەبوو بەڵام داخۆ 2014 کەواتە هەستەکەم لە پشتەوە عێراق بێدەنگێکی هەیە هەرێمیش لە باڵێن بڕیابەتسان نەک خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی بڕیانەوە دەسەر لە بەرژەوەندیان ئەم بابەتە بم دۆخە بڕوا بۆیە بە قەنەعاتی من ئەمە لە زەرەری حکوومەت و لە زەرەری خەڵکی کوردستانە یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ سەرچاوەکانی وزە برا لە سەردانی هەرێمی کوردستان و عێراق بکات سەردانەکەی ئەم کاردانەوەی چی دەبێت بۆ چییە؟ ئەو سەردانە
پانزەی چوار سەرۆکی حکوومەتی سەرگۆزیرانی عێراق سەردانی ئەمریکای کرد کۆژمارێکی زۆر مزەکەرەی تەفاهم لە بواری بابەتی گاز و نەوتە واژۆ کرا و عێراق دوای ئەوە لە هەفتەی ڕابردوو شەمە و یەکشەمە و دووشەمە گەڕێکی تری کۆتەڵێن پێڵێن تەکمیلی تەواوکاری گەڕی مۆڵەدانی 5 و گەڕی مۆڵەدانی 6 دەست پێ کردووە ژمارەیەکی زۆر کۆمپانیا هاتە ناو بەڵام لێرە هەڵوێستەیەکەیە لە بابەتەکە تەنها ناونرا گەڕی مۆڵەدانی چینی بۆچی لەبەر ئەوەی لەو هەموو عەرزەی کە عێراق کردی پێم وایە 26 عەرزی کرد بۆ بووە 29 دانەبوو لە 12 پارێزگای عێراقا کە کۆمپانیا بیانەکان بێن و بەرهێنانکە لە بۆی نەوتوغازە بەڵام کۆمپانیا ئەمریکیەکان هەر داخڵ نەبوون ئەوانەی کە گرێبەسەکانیشان یا باڵێ مزایدەکانیان بردەوە کۆمپانیا چینیەکان بوو کۆمپانیای کاری کوردی هەرێمی لە هەرێمی کوردستان 12 لە پرۆژەکانیان باڵێن وەرگرت لێرەدا جوڵەیەکە یا حرەکەیەکەیە کە هەم کۆمپانیا بڵێن ئەمریکا دەیەوێت لە بواری غاز عێراق لە ژەدەستی ئێران دەرکاتە دەرەوە چونکە هەموو 180 ڕۆژدارێک مۆڵەتێکی تازە داتەوە بە عێراق کە خۆمان زانین کە غاز و کارەبا لە ئێران دەکرێتەوە دەیەوێت ئێرانش گەماڕۆی لەسەرەوە ئەمریکا دەیەوێت عێراق لەژێر ئەم بابەتە بێنێتە دەرەوە بۆی هاتنی باڵێن جێگری وەزیری دەرەوەی یا تاقەی ئەمریکی بۆ کوردستان بۆ بابەتە بەشێکی ئەوەیە کە وەکو باسەکرێت کە گوشارە لەسەر کوردستان بۆی هاوکارێکی تەواوی عێراقە لە بواری غازە بۆی بتوانێت عێراق کارەبای پێویست بۆ عێراق دابینکە لەگەڵ ئەو پرۆژانەی تریش کە کۆمپانی ئەمریکیەکان لە بواری با بڵێن تەکنیکیە هاوکاری عێراقەکەن بۆی بتوانێت ئەو غازەی کە لەگەڵ نەوتایەتە دەرەوە کۆنتترۆل بکرێ و سوودی لێوەرگێ بۆ کارەبا بکەواتە هاتنی ئەم نوێنەرەی ئەمریکا بۆ عێراق وەرمی کوردستان بۆ هەڵدانن بۆ نزیکردنەوەی بەغدا و هەولێر لە یەک و پشتیوانی هەرێمی کوردستان لە ڕووی گازەوە بۆ عێراق بۆی عێراق بتوانێت با بڵێن کۆنتترۆلی ئەو بارێکە کە لە بواری غاز و کارەبا نەقسی هەیە و دەیکرێت لە دەرەوە ئەمریکاش گەماڕووی لەسەر ئێرانێک دەیەوێت ئەم دۆخە ڕاستکاتەوە لێرە عێراق لە کۆمەڵی هەوڵایە کە لە چ بواری غاز و لە چ بواری نەوتا با بڵێن بڕواتە پێشەوە تمۆحی ئەوەیە کە لە چەند ساڵی داهاتوە بگا بە 6 ملیۆن بەرمیل و 7 ملیۆن بەرمیل بەڵام لای ترشەوە کۆمپانیا گەورەکانی ئەمریکا و ئەکسۆمۆبیل و شێفرۆن و ئەو کۆمپانیا گەورە جیهانیانەی کە لە بواری استراتیژی نەوتایشەکەن کشانەوە لە عێراق و نەشاتن بەشداری ئەم مزایداتە بکەن و ئەمە واکە لە عێراق یعنی جۆرێک لە کێشەی بۆ دروست بێت کە ئەو خەونەیەتی بۆچی کۆمپانیا بێناناکشێنەوە کاگرێ بووە یەکەم لە ئەم بڵند استراتیژی ئەمریکا کۆمەڵی هۆکارێ یەکەم استراتیژی ئەمریکا ئەوێت تا ساڵی 2050 ئەم ئێستا ڕۆژانە زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوت جیهان ئینتاژەکرێت دەیەوێت تا ساڵی 2050 25 ملیۆن بەرمیل بێنێتەوە و لە وزەی بەکارهێنانی نەوتەوە بگوازێتەوە بە وزەی ینی لە باتی وزە لە نەوت وەربگیرێ لە غاز و لە سەرچاوە سروشتەکان و لە خۆر و با ئەوانەوە زیاتر وەربگیرێ ئەمە وەکو پرۆژێکی استراتیژی ئەمریکا بۆیە کۆمپانیاکان نانەوێت سەرمایە و تەکنۆلۆژیای گەورەی خۆیان لەم بوارە بخەنە کار کرد لە داهاتووە نەوتێکی زۆر ئینتاجکەن و بۆیان ساغ نابێتەوە ئەوە خاڵێکی ڕێکەوتنامەی ئەوەی ژینگەی پاریسەیە کە دابەزانانی پلەی گەرمای گردوونە ئەم کۆمپانیا گەورانە لەمانە واژۆی ئەم ڕێکەوتانیان کردووە نانەوێت ئەگەر بێت و بێن لەم بوارە ئیشکەن دەبێت با بڵێن زەریبە یا باجێکی گەورە دەن بۆ هاوسەنگکردنەوەی بابەتی ژینگەی ئەمە ئەوەش خاڵێکتیش ئەوەیە لە عێراق بابەتە گرێبەسەکان گرێبەستی پێڵێن خزمەت گوزاری ئەم گرێبەسانە مقاولاتە چەند دۆلارێکی کەم ئەدەن بە کۆمپانیەکان ئەم کۆمپانیا گەورانش ئامادە نین بێن بەم شێوە ئیشکەن هەر کێشەکەش ئەوەیە لە هەرێمی کوردستان بە شەراکەیە ئەوان ئەم شەراکەیان دەوێت باشە ئەوەی عێراقیان ناوێت بۆیە ئەمە کێشە بۆ عێراق دروستەکە کە عێراق ناتوانێت لە بواری استراتیژیە سەرکەوتن بەدەستبێنێت گەورەترین نمونەشمان کە هینا پرۆژەی ئۆکازە کە لە 2013 عقد کراوە لە 2024 جیان هێشتا تەواو نەبوو پرۆژەیەکی استراتیژی پترۆکیمیاویەکە ئەو بەرهەمانی کە لە نەوتەوە وەرەگیرێت لە موادی ڤیتامینات و پلاستیک و هەموو ئەوانەی کە لە نەوتەوە وەرەگە پێڵم پرۆژەی پترۆکیمیاوی عێراق ئەگەر ئەمەی بەرهەم بێنە چۆ قۆناغی پیشەسازیەوە ئەوان ژانێ عێراق شدە قۆناغی پیشەسازی بۆیە لەوێ فەشەل نایساتەوە کۆمپانیایەکی ئۆکرانیە ناوەکە ئەڵەن هەر ناوێکەوتەی چیتر شتێکی یعنی خەیاڵیە بۆیە عێراق یعنی دەبێت بە وردی تەعامل لەگەڵ ئەم بابەتانە بکاوە خواستێکی نێودەوڵەتی نییە بۆی عێراق بگاتە قۆناغی پیشەسازی بۆ بڕیاری خۆشیانە کاتی خۆی لە پرۆسەی ئازادی عێراق و لە باڵێن لە ساڵی نەوەیەکە دەڵێ عێراق دەبێت بگەڕێنەوە بۆ سەدەمی پێش پیشەسازی هەموو ئەم هۆکارانە وای کردووە کە کۆمپانیا زەبەلاحەکان ئەکشێنەوە لە عێراق خواستیان نییە لەسەر ئیشکردن و نانێت عێراق بگێتەوە ئاستەی کە
خۆی خواستی. کاک ئێرە بەهستە بەرە بە ئامانجی سەردانی نوێنەری وزەی ئەمریکا بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەمە کاریگەری دەبێت لە نزیکردنەوەی عێراق و هەرێمی کوردستان لە یەکتر چارەسەرکردن بە شکل کێشانی لە ئێستادا سەبارەت بە وزە و نەوت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. بە دڵنیای من لە چەندین شوێن ئەوم باس کردو باس ئەوم کردو کە ملانەکانی نێوان بەغداد و هەولێر و کۆمپانیاکان گەشتۆتە قۆناغێکە هیچ لایەکیان ڕازی نابن بە خواستەکان یەکتری. ئەم بابەتە پێویستی بەوەیە کە قەرارێکی فەوقی وەزارەتێکی نێودەوڵەتی گەورەی دەوێت بۆی چارەسەری ئەم بابەتەکە. لەم کاتیا بە قەنەعاتی من ئەمریکا دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێەوە هەموو لایەنەکان ناچار کە کۆمپانیەکان باڵێن زۆربەی سەر ئەمریکایە و هەرێمی کوردستانش لەژێر حیمایە ئەمریکا و عێراقش پێویستێکی گەورەی بە ئەمریکایە چ بۆ بابەتی ئاسایشی خۆزانی نەوت و غاز هەم کۆمەڵێ ئەبعادی هەیە ڕەهەندی ئابووری ئاسایشی و سەربازی هەیە سیاسی هەیە عێراقش پێویستی بە ئەمریکا لەم کاتە بۆیە ئەمریکا عێراق ناتوانێت بە ئاسانی یعنی داواکانی ئەمریکا بەلاوە بنێ و هەرێمی کوردستانش ناتوانێت بە کۆمپانیەکانش خۆیان هاواریان بۆ کۆنگرس برد کە نامەیەکیان بۆ کۆنگرس نارکە لە کاتی سەردانی محەممەد شیع سوودانی سەرۆکزانانی عێراق ئەم بابەتە بخرێتە سەر مێزی دانوستان و بگەیە بە نەتیجە بە قەنەعاتی من هاتنی ئەم وەفدە کاریگەری دەبێ و هەر لە کۆتاییش من باوەڕم وایە کە دەبێت ئەمریکا ئەم بابەتە یەکلایی کاتەوە بۆی هەموو لایەک نزیک کاتۆلیک بتوانن لە خاڵێکا ڕێکەون کە ئەم بابەتە چارەسەر بکەن. کاک ڕێباکو جواب پرسیار سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای بودجێ هەرێمی کوردستان ئەم بەکوێ دەکات ئایا ئەگەری هەیە یاسای بودجێ هەموارکرێت یاخو بەغدا لەسەر هەمان مەرجەکانی پێشوو سوورە؟ لە ساڵی ڕابردوو کە بینیمان عێراق کۆمەڵی مەرجی لە یاساکە دانا کە دەبێت ڕۆژانە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل ڕادەستی کۆمپانیای سۆمەکە بینیمان ساڵێکی بەسەر ئەوە نزیکەی ساڵێک بەسەر ئەم یاسا تێپەڕی نەتوانە جێبەجێکرێت نە هەرێمی کوردستان توانی جێبەجێکانە عێراق ئامادە بۆ ئەو نەوتە ساخاتەوە و ئەمە ساڵێک ئەزمون زۆرە بۆ ئەوی کە ئێمە بڵێن بەم شێوەی ئێستا یاسای بودجەی فیدراڵی هەموار ناکرد و عێراقیش ئەڵێ ئێمە مەرجەکانی یاسای بودجە لە بەرامبەر هەرێمی کوردستانە بەکارێنین بۆ بابەتی نەوت کەواتە مەرجەکە چییە؟ ئەبێ هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەسی حکوومەتی عێراقی بکات و لە لایەکش حکوومەتی عێراقیاتەوە بۆرەکەی خۆی کەرکووک جەیهانی نوێژەن کردوتەوە کە بڵێن کەرکووک فیشقا بوو و ئەوێت بۆرەکەی هەرێمی کوردستان بەلاوە بنێت وەک لەگەڵ کۆمپانیا بیانەکانشان ڕێ ناکەوێت لەسەر بابەتی کرێ و باڵێن گەڕانەوەی کولفە کەواتە ئەم بابەتێکی قورسە و ینی بە قەنەعاتی من وا بە ئاسانی ڕێکەوتنی لەسەر ناکرێت. زۆر سپاس بە زۆر بەڕێز ڕێبار محەممەد ئەمین ڕێژکاری مەکتەبی وشیاری و ڕاگەاندنی یەکێتری نیشتیمانی کوردستان بۆ وزە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی کوردستان و جێگەمان ئامادە بوویت.